کاتێک ئێوەی بەخشندە بەخشەرەکان لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکانی ئەم هەرێمە دەستی میهرەبانی، دەستی ئاوەدانی، دەستی سۆس بۆ هەژاران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان درێژ دەکەن، شار ئاوەدان دەبێت. دڵە ڕەنجاوەکان ئاسوودەیان بۆ دەگەڕێتەوە و فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشی ماڵ ئاوایی دەکات. بە درێژایی دەستگای خێرخوازی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خەڵکانێک بەردەوام دەست و پەنجیان نەرم کردو و لە هەر کوێ داوای هاوکاری و کۆمەچی کرابێت مەردانە هاوکاریەکانیان گەیاندۆتە دەستگای خێرخوازی بەخشین و بە بەخشینەکانیان ماڵی هەژار و نەداریان ئاوەدان کردوتەوە. ئێرە دەڤەری گەرمیانە و قەزای کفریە. خێرخوازانی ئەم سنوورە و دەستگای خێرخوازی بەخشین ئەم خانوویان دروست کردووە بۆ ماڵێکی هەژار، بۆ ماڵێکی فەقیرحاڵ. بابزانین کاتێک خێرخوازەکان دەستی میهرەبانی درێژ دەکەن چۆن ژیانێک سەرتاپە ئەبەخشن بە خەڵکانێکی هەژار و نەدار کە چەندین ساڵ لە خانوویەکی کۆن ژیانیان بەسەر دەبرد و ئێستا بەهۆی خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشینەوە بابزانین چیان بۆ کراوە و چۆن سوپاسی خێرخوازان دەکەن کە ناڕەحەتی و ناخۆشەکانیان لەسەریان سوک. دایگیان پێش ئەم خانووە لەکوێ بوون؟ خانووەکەتان چۆن بوو؟ ژیانتان چۆن بوو؟ ناو کەلاوەیەکە بیم و مناڵێ نوقسان و ڕووسێ جواجاکەفت نەڕاتب بووە نەمەعاشم بووە. ئەڵڵا لە خواگیان و خێرخوازەکان بەرەکەتدا ستریان بۆم کردە و نەجاتمیاندا لەو کەلاوەی لە خوا سەربەردیان کە خوا لە قابی بە حەشتوریانەکە مەمنون خوا مەمنونیەوەم هەتا هەتایە تاقم بەحشەکان. چەند ساڵ لە خانووەکە بوندایگیان خانوو کۆنەکە؟ وە 13 ساڵینتی. 13 ساڵ. چۆن ژیانتان بەڕێەکە لە جستانە لە هاوینانە چۆن؟ وەڵا براکەم جاڕۆتی بێت چمانە ناو کۆلانەکە لەما خەڵکە خەفتی. بۆچی؟ ئەینەی ئەڕمیان ئەوەنە کۆن بوو؟ هەرەوا کۆڵەکەم بۆ کردە کۆڵەکەی بلۆک ئەرێ بەخوا جارخوازان ئەنە وەڵا کولۆکەی بلۆکم بۆ کردە. ئەمە 6 ساڵشە من دینارێ مەعاشم نیە. 17 ساڵشە پیاوم مردووە. کاسب کار کێ ئیشتان بۆ؟ وەڵا کاسب نییە. چەند کەسن لە ماڵەوە؟ 5 سەر. نەخۆشتان هەیە؟ دڵشادمانەیە. کاکە دڵشاد چێتی؟ وەڵا عەبووریە تۆ براکەم. وەڵا ڕۆژ تۆی لەناو بازار ئەوەنە ئەتفاکە ئەوەنە هینەکە خاچەکە لە خەسخانە سەرێ دوێ ئەرەوەڵا سەرێ تەوارەکە سەرێ دوێ نۆی تێرم. لە ڕووی عەقلیشان نوقسانەوە؟ ئەرە وەڵا قەڵیکەمە. دەختەر چاکە و خراپەی خۆی نازانێت. عەقلی 5 ساڵە. ئەرە وەڵا. چەند ساڵەوە؟ بەخوارە فرەیە. دەمێکە؟ 17 ساڵە. 17 ساڵە تووشی ئەو نەخۆشیە بوو؟ خۆمەزانە. ئەرە وەڵا. پەنجەیەکیش نییە ئەوە نییە. پەنجەیەکیشی نییە؟ ئەوەنیش عەمەلیات. ئەو حەبشەیان لە سلێمانیان لەورێ. بەردەوامی حەبیشی بۆ بکڕی؟ 125. من کەش مانگی 125. هەموو مانگی بە 125,000 حەبی بۆ حەبەکەیان کردێ گۆڕویان ناو بازار کەفتوی ئەبە ئایدوێن لە فۆفرۆژنان دیتەوە. سەیرەکەی خوایە ئاودووە سەرخەڵتان لە خوێنە وتی برمەوە تەوارەکە مێمی تاقەلەمە چیە چۆنی دارەکەی هاوردووە دووران و ئاودوو
نەیدیتێ سێدا سەرێشکی ڕۆح دینشی نێژەکەی بەڵ دایگیان چۆن ژیانتان بەڕێیەکرد لە خانوەکەی ترە ساڵان کە ئەبوو بە زستان یان کە بوو بە هاوین حەشەرات و مار و مشک بەخوا پڕی مار کوڕاش دەمی وا دای پێمەوە بردمیان پێ بردمی وتیان ئەمە مارە کوڕاش دەمنی ئارە بەخواانە وڵا کوڕاردمی تێ مە مارە ئەوەنە کۆن بۆ هەموو شتێکی شەواوە ڕایەکرد بەخوا مار چی زلە چوومەک بازار ڕاتمە سەرەکەم دەستم برد کۆرە زیرە زیڕانی وەرەوتی دایە مارە دام لە عەرز بەخواینە خما پەتە هەتا لای تو مار قەوی تەوژنات ئەڵڵا بەرەکەدا نەفتی کردە بام قوناکە و ئای تێ بەدە عارەبەکە کەرکی نەیە یعنی ئەو هەموو ساڵاوە ژیانتان بەسەر ئاوا لە پەنجەرە پڕی بوو لە پەنجەرە ئەی لە ڕووی کۆنی خانوەکەەوە ناڕما شت ناتە خوارەوە پیسی ناکەوتە ناو چێش توشتەوە بەرە وەڵای چی دارزیاوە کۆرە چمان لایەکە وەکە وەکت و خێر خێرەوەن کۆرەکەی بۆی کرد وەڵا بابا عەشای ناومامانە هیچمانەی ئەرێ بەخوا گیانمانەکە خوای ئێوە یارمەتیمانتاندا ئێوە سەلاجە و تەباغ هیچ شتێکتان نە بەخوا نەیمان هیچمانەی نە بەخوای تەباغەشەکە نە بەخوا نەیمان ئەی نەفتە گەنیاکە دوواونەتانێ ڕەشە گەنیاڵای تەباخە بچکۆڵەکە لە بەخوا نەیمان سە خۆشمانە لە خواوە زیابێ ئەڵڵا لە خێرخواز بەرەکەتدا ئەڵا لە کۆمەڵە گیان بەرەکەتدا لاین وەخوایە خوالی وەزیابێ خانوەکە بەدووە ئەرە وەڵا خوا پلیان بەردووە کات و ڕۆژی شەش جا دەرگای بە حەشتیان بۆ بکرێت و خوا لە ئەو لایەن بە ئەوەیە یارمەتی کردەوەلیانە ڕەبی خوایە سەربەرتان بکە 12 ساڵ دایکێکی ڕەشپۆش و 4 منداڵ لەم خانوە کەلاوە ژیانیان بەسەر برد ژیانێک پڕ لە مەترسی پڕ لە نەهامەتی بەڵام خێرخوازان هەر چۆنێک بوو توانیان دووژوریان لەوێ بۆ ئامادە بکەن و لەم مەترسیەت دووریان خەنەوە بەڵام ئەوێش هەر شوێنی ژیان نەبوو ژیانێکی ناڕەحەت و کولەمەریان هەبوو بۆیە خێرخوازانی ئەم سنوورە و دەستگای خێرخوازی بەخشین بڕیاریدا با دروستکردنی ئەم خانووی کە خۆتان بینیت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين يا ربي لك الحمد كما ينبغي للجلال وجهك وعظيم سلطانك سپاس و شکر و سپاس خۆی پەروەردگارین کە بتوانین ئامرازێ بین وەسیلەیە بین بۆ گەیاندنی خەیر و چاکەی خێرخوازان بە ماڵە فەقیر و هەژارەکان کە سوپاس بۆ خوای گەورە میڕۆ توانیمان بە هاوکاری دەستگای بەخشین بە خێراتنێرگەن لەم شارە و خێرخوازانی ئەم شارە و کۆمەڵە خەڵکی خواپێدا و کە چی لە کەلار چی لە کفری چی لە ڕزگاری قەومتمانی خۆیان بێن بەخشی ئێمەش توانیمان هاوکاری ئەم ماڵە بەڕێز بگەین کە خاوەنی پیرێژنیەک و دوو کەمەندامن لە شاری کفریا معروفن و ناسیێن کاکە دڵشاد کە کەمەندامە و لە بازاڕ ڕۆژانە دوو جار سێ جار ئەکەوێ و بە فێلێدا و دێتەوە ێنەوە بۆ ماڵ و کچێکیشان هەر لە ماڵایە و مناڵێکی هەیە و بۆیە چوونە سەر ماڵە کۆنەکانمان کرد لە ناو خانە کۆنەکانە زیاتر لە 100 ساڵە یان 70 ساڵ و خانە کراوە جارێ ڕۆخاوە سەرانە ڕاستی ژوورێکمان بۆیان تەرتیب کرد دووبارە ئەم ساڵش ئەڕۆخا ئەگەر فریان نەکۆتاین بەڵام سوپاسی خواکەین کە ئێمە توانیمان لە ڕێی خێرخوازانەوە و لە ڕێی دەستگا خێرخوازیەکان و بەتایبەتی بەخشین هات هاوکاریمانیان کردەوە خەڵکی خێرخوازی ئەم شارەوە کەلار هاوکاریمانیان کرد و کاک ئەمیر بەڕاستی جێ ئاماژەیە زۆربەی سەرپەرشی شەکان لە ڕێی هەندەسەوە هەر لە ئەرزەکەەوە کە بە پارە ئەرزەمان بۆیان کڕیوە و ئەساسەکەی و دیوارەکەی و سەبەکەی و هەمووی
ڕۆژانە دەستی تیا بۆ کاک ئەمیر اسماعیل دەستی خۆش بێ ئیشی زۆر باش کرد هاوکاری زۆر باشمان بوو ئێمە ڕاستە لە ڕووی بلۆک و شیش و مواد وانەوە هاوکار بووین بەڵام بەڕاستی کاک ئەمیر لە ڕووی سەرپەرشتی جدیەوە ئەم خانووە ئێمە زیاتر لە 8 مانگە خەریکین کاک ئەمیر سەرپەرشتی ئێمە لێرە زۆر سوپاسێکن دەستخۆشی لێەکەین و سوپاسی هەموو کەسێکن کە بلۆکی بۆ ئێمە ناردویان شیشی ناردویان خاوەن ئەرزەکەیش 1 ملیۆنی ماوەنێک دەستی خۆش بێ مەمنونین خوای لێ ڕازی بێ یاخوا توانیمان بە هەمومان بە لەگەڵ دەستگا خێرخوازیەکان و بە تایبەتی بەخشین هەموو شتاگاونە حتا ناوماڵشمان بۆیان کرد دوای ناوماڵەکان توان ببینن توانیمان خانوەکان تەسمیدکەن بە ماڵێکی خنجیرانە و جوان ڕزگاریان بێ لەو هەموو غەمەی کە ئایا چیر دەقەی ئەڕۆخێتە سێرەنا لە ناو کەلاوێکە و ئایا مار پێوەدا دووپشک پێوەدا بەڵام ئێستا دڵیان زۆر خۆشە ئینشاڵڵا دوای کامێرەکان توان بچنە ماڵە و زوونی کامێرەکان ماڵەکان ببینن ماڵێکی متەوازیعانەمان بۆیان دروستکۆ الحەمدلله شتێکە کامڕۆ لەوەچێ لە سەروی وەسەتی زۆربەی خەڵکی ئەم شارەوە بێ وا کفری شارێکە خۆتان زان زۆر خانووی کۆن و کەلاوە و ڕووخاوشتی تایە بەڵام ئێمە ڕاستی هاتین لە ناو چقی بازار ئەم خانما بۆیان کڕی نەچوین لە دوور دەسە چونکە ڕاستی خەڵکی بازار هاوکاریان لە ڕووی میوە و تەماتە و خەیار و ڕۆژانشتیان بۆیان هاوکاریانەکەن بۆیە لەوە چێ دوسێمرێنە زیادەمان داوتمانە بارە نزیک بازار بە ئێستامە ناو کۆڵەنە بەڵام ئەگەر بچیت لەوەچەوە دوو داقلێ بچ ناو بازار بۆی خەڵکی بازار شتان هاوکارن شکری خوای گەوراکەین کە ئێمە ببوونێ وەسیلێ بتوانین دەنگی فەقیر و هەژار و داما و نەخۆشەکان بگەینین و ئەوانیش بەڕاستی لە ڕێ ئەوانەوە گەینین دووبارە سێبارە سوپاسان دەگەین هاتان بۆ شاری کفری جێی فەخر و شانەزیە دایگیان کاتێ هاتنە ئەم خانووە ماڵ ئاوایتان لە خانوو کۆنەکە کرد تا چەند خەمەکانتان کۆتایی هات ترسەکانتان نەما تا چەند دڵتان خۆش وەڵا نەجاتمان بووە خواوە خەیش و ئیمان خوایەوە ئیمان وە خەیش هەرچی کەسی ئەم ستیە بۆ من کردە خوا ستری بۆ کاتاتایە ئەلەو ئاور و ئافاتە لاتاندا ڕۆرە بۆچی نەخەوتی لە خۆشیان لە خۆشیان نەخۆن بخۆن هەژێ دایە چەند جوانە دایەمە چەند جوانە ئەرە بەخوا دوێخانێکە و هین مارەکەیە و متبەخێکە و وەفێتر بیچکە و حمامە و خوانەی بڕێ براکەم بەدڵتانە ئەرە وەڵا وەفێ خارجیە و خوانەی بڕێ ئەڵا لێتان بەرەکەتدا وەزیا بێ لێتان ماڵتان ئاوا بێ خوا سەربەرزتان کە ماڵ ئەوە ئاوا بێ یارمەتی کردەوە نایەوە لێوەی شابراکەم خوالی نەوەندیان بێ بەشی نەکە دایگیان ئەو کات وتت ئەشای ناوەڵمان زۆر کۆن بوو لەسەر تەباخێکی بچوو لەسەر ئاگێرێ لەسەر دارە چێشتانە کرد ئەی ئێستا ئەشای ناوماڵ کەلوپەری ناوەڵ چیتان هەیە؟ وای بەڵێ سەر چەند سەیرێکم نانی ناخۆم سەری حەوکە تفاقە جوانە ئەەکەم بسمان بۆم ناردیەتی ئەڵڵا لە خێرخواز بەرەکەتدا ئەڵڵا لە خێرخوازەکان بەرەکەتدا لە پیا و چاکەکان وەڵا مار کانتۆریان ناردە بۆم تەلەڤیزیان بۆم ناردگە خەسارەیان ناردگە فەرش نامارە هەموویان ناردگە بۆم ئەیەڕوا مجەمدیان بۆم ناردگە ئەی گیزەریان ناردگە ئەمانە کشی ناردگە ئەرە وەڵا کشی تازەیە حەوت ڕەنگان نوێنیە هەرچی لە پاڵەوە بە خەفیەتر خەم نامێنیە دایگیان چی ئەڵێ بۆ خێرخوازانەی کە
تویان لەو ناڕەحەتیە لەو مەترسیە لەو هەموو دەردەسەری کە چەندین ساڵە بوو تویان ڕزگار کرد چی ئەم پێڵی 15 ساڵە حەساوکە لە حەبسخانە بیم لە ژەزەمین بیم ئیستا بۆ خۆی ئمڕۆ چەند ڕۆژ منم چەند ڕۆژە ئمڕۆ 5 ڕۆژە من لە ژەزەمین دەچمە لە زەنانەتمە بانزەمین لە سایی خوا و خێرخوازەکان و بەخشینەکان و ماڕیان ئاوا بێ خوا لێتان ڕازی بێ ئەوەی مارە بۆ من کردانە یا ڕەبی ئەوەی نەخۆستانە خاستۆ بێ ئەوەی شەخوا ئینێرە بۆی دووری خاتۆ لێتان یا ڕەبی هەموویان بە دروستکردنی ئەم خانووە لە قەزای کفری ڕێژەی دروستکردنی خانووەکان لە دەستگای خێرخوازی بەخشین زیادی کرد و بەردەوام هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە بەم شێوازە بەروبوومی دەوێ و ناڕەحەتی و ناسۆری چەندین ساڵە لە کۆڵ هەژاران و نەدارانی هەرێمی کوردستان دەکاتەوە. خەڵکانێک هەیە قوتی خەڵک دەخوات و ماڵی خەڵک داگیر دەکات. ئێوەیەکیش بەردەوام لە خەمی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکدان بەم شێوازە خانووی تازایان بۆ دروست دەکەن و ناو ماڵیان بۆ ڕێکەخەن. سوپاس بۆ خوای پەروەردیگار و پاشانیش هاوکاری و دڵسۆزەکانی ئێوە ئەمڕۆ لە شاری کفری توانیمان خانوویەکتر ڕێک بخەین و ماڵێک لە نەهامەتی و ناڕەحەتی ڕزگار بکەین.